عشق بۆ خاک و نەتەوەکەی و بۆ مرۆڤ. بۆیە ئەوەی لە قەلەندەرخانەکەی ئەگوزەرێ و ئەگوترێ تەنها باسی عشقە، عشقی جوانی و پاچی و هەڵمەت بۆ سەر گەندەڵی و گەندەڵکاران. خۆ زۆرن لەوانەی لە دیوی دەرەوە پاک و جوانن، بەڵام ناخیان ڕەشە و خۆرکەی گەندەڵی لێداوە، بۆیە کەسێک ئاوریان لێ ناداتەوە مەگەر کاسە لێسان نەبن. گەندەڵی ئەو وشەیەی لەسەر زاری هەمووانە، بەڵام خۆ گەندەڵی هەر بە تەنها دزینی سەروەت و سامانی ئەم میلەتە نییە. کەم تەرخەمی لە ڕاپەڕاندنی ئەرک و فەرمانیشدا هەر گەندەڵیە. جا هەر لەو کارگوزارە بەڕێزانەی ئەرکی پاکردنەوەیان پێس پێدراوە تا ئەگاتە سەرپۆستی سەرۆکی وەزیران. هیوادارم ئەم جۆرە ڕێزلێنانە و ئەم کاکجەلالانە ببنە سەرمەشق تا بتوانین وانەی عەشق و خۆشەویستی خاک و خەڵک لە دەرونی لاوەکانمانە بچێنینەوە کە لە سایەی سیاسەتی چەوتە بەرەو لامونتەمی بوونە ڕۆن. ئەم پیاوە چاک لەوە گەیشتووە گەر خۆی نەکاتە پەروانە و بەگشت دەسەڵاتی گەندەڵ و گەندەڵکاراندا نەچێتەوە، ئەوە گڕی لەشی دڕ بەم شەوەزەنی گەندەڵیە نادا. ڕێگەم بدەن لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ یەکەی ئەو پێشمەرگانە بنێرین کە ئێستا بەرسنگی تاریکیان گرتووە و چرای عەشق و وڵات پارێزیان داگیرساندووە. بۆیە لێرەوە دەست و پەنجە و لولەی تفەنگی یەک بە یەکیان ماچەکەم و ئەڵێم ئێوەن کە شەرەف و کەرامەت و خاکمانە پارێزن بێ ئەوەی گوێ بە گەندەڵکاران و دەوڵەمەندانی شەڕ بدەن. ئێوە بە گولەی چەکەکانتان و کاکجەلالەکانیش بە هەڵوێستی نەگۆڕیان سەبارەت بە گەندەڵی و گەندەڵکاران. گرنگ نییە چۆنەژی، گرنگە بۆچی ئەژی. ڕەنگە هەبن بڵێن جا تاکە کەسێک لەم جەهەنەمی گەندەڵیەدا چی پێکرێ؟ ناوان نییە. ئەوە تا جار لە دوای جار هەر کاکجەلالی ساماغایە ڕێزی لێ ئەنرێ و پەنجەی ڕێزی بۆ درێژەکرێ. ئەوە تا هەر خۆشی لە پارە و سامانی خۆی ساڵانە ڕێز لەو کارماندانە ئەنێ کە فەقێی سوختەخانەکەی ئەون و بێپەروا کارەکانیان ئەنجامەدەن. هیوادارم کاک جەلال ئێمەش بتوانین لەو سوختەخانەیی بەڕێستان عەشق بچنینەوە و هەر هیچ نەبێ لەگەڵ ناخماندا ڕازگۆ بین، چونکە زۆر کەس لەگەڵ خۆشیاندانە گەندەڵن و خاوەنی چەندین دەموچاوی ساختن. بەڕێزان، نامەوێت زۆر لە کاتان بگرم، ئەمەوێ بڵێم خەیامی مەزنە فەرمێ ئەوەی لە دنیا لە تێنانی بوو کەلاوە کۆنێک ئاشیانی بوو، پیاوی کەس نەبێ و کەس پیاوی نەبێ، هەر ئەو ژیاوە ئەو ژیانی بوو. جارێکی تر پیرۆزبایی لە کاک جەلالی ساماغاکەین بۆ ئەم ڕێزلێنانە، هەروە زۆر سوپاسی ئەم بە ڕێزانشەکەین لەم ڕێکخراوە کە ئەم ڕێزلێنانەی بەخشیە پیاوێک کە نمونەی جوانی و پاچی و عەشقە. هیوادارم بەردەوام بن لە ڕێزلێنانی هەموو ئەو تاکانەی کە بەردێکیان لە بنیادنانی کوردستاندا داناوە. هەر بژین و کاتێکی خۆش بۆ ئێوە. وتەکەی من ناوی مانی پولیتێ. ڕۆژی حەڤەی شوباتی ساڵی 1992 بە تۆمەتی بەرتیلوەرگرتن لە کۆمپانیاکانی پاکردنەوە لە شاری میلان دادوەرێکی ئیتاڵی بە ناوی ئانتۆنیۆ دی پیێترۆ بڕیاری دەستگیرکردنی بۆ ماریۆ چیێسا دەرکرد کە ئەندامێکی پایەبەرزی پارتی سۆشیالیستی ئیتالیا بوو. پارتی سۆشیالیستی ئیتالیا بۆ ئەوەی خۆی لە تۆمەتبارەتکردن بە دوور بگرێ پشتی چیێسای بەردا و خۆی لێ دوورخستەوە. چیێسا بەم هەڵوێستەی هاوڕێکانی لە پارتی سۆشیالیست تووشی ناومێتیەکی گەورە بوو. لە ئەنجامدا دەستی کرد بە درکاندنی هەموو ئەو زانیارانەی کە لە لای بوو سەبارەت بە گەندەڵی هاوڕێکانی و سیاسەتمەدارەکانی ئیتالیا. وردە وردە زانیاریەکان گەیشتە میدیا و بڵاوبوونەوە. بەمەش ئەو پرۆسەیە دەستی پێکرد کە لە مێژووی هاوچەرخی ئیتالیادا بە مانی پۆلیتێ واتە دەستەپاکەکان ناسراوە. لێکۆڵینەوەکان لە شاری میلانەوە دەستیان پێکرد، بەڵام هەنگاو بە هەنگاو
بە شارەکانی تریشدا بڵاو بوونەوە. لە چوارچێوەی ئەم پرۆسەیەدا تۆمەتی گەندەڵی ئاراستەی زیاتر لە 5,000 سیاسەتمەدار کرا. لە یەکێک لە قۆناغەکاندا پتر لە نیوەی ئەندامانی پەرلەمانی ئیتالیا لە ژێر لێکۆڵینەوەدا بوون. ئەنجومەنی شارەوانی 400 شار و شارۆچکە هەڵوەشێنرانەوە. بڕیە و پارانەی لە شتاکاندا وەک بەرتیل لەلایەن کۆمپانیا جەبەلاحەکانی ئیتالیا و بێگانەوە بەخشرابوون بە سیاسەتمەدارانی ئەو وڵاتە بە 4 ملیار دۆلار مەزەندە دەکرا. ئەم پرۆسەیە کە بە ئازایەتی و لێبڕانی تاکە یەک دادوەردەستی پێ کرد، تۆفانێکی بەرپا کرد کە ژمارەیەکی زۆر سیاسەتمەداری بازرگانی لەگەڵ خۆیدا ڕاماڵی و ئیتالیایی لە پاشەڵی پیسیان پاکردەوە. هەر چەند ساڵێک دوای ئەوە لە وڵاتێکدا یاخود باشترە بڵێم لە ناوچەیەکدا کە بە هەرێمی کوردستان ناسراوە، کەسێک بە ناوی جەلالی عومەری ساماغاوە وەک ئەنتۆنیۆ دی پێدرۆ ئازایانە و لێبڕاوانە دەستی دایە لێکۆڵینەوە بە دواداچوونی گەندەڵی و دەستنیشانکردنی گەندەڵکاران. پرسیارەکە ئەوەیە بۆچی لەوێ ئەنتۆنیۆ دی پێدرۆ بەرهەمی گەورەی دەمێ و وڵاتێک دەهەژێنێ کەچی لێرە جەلالی ساماغا تەنها دەتوانێت سەروەریەک بۆ خۆی و دەستگاکەی تۆمار بکات و ناتوانێت هیچ شۆک و هەژانێکی ڕاستەقینە لە کۆمەڵگەی ئێمەدا دروست بکات. وەڵامەکە ڕوونە. لەوێ میدیایەکی ئازاد و کاریگەر هەیە کە لە هەموو سوچێکی کۆمەڵگەکەدا ئامادەیە و ئاڕاستەکردنی ڕای گشتی بەدەستی ئەوەیە. لێرە لە سەتانەوەت و پتری میدیا بە شێوەیەکی ئاشکرا یان وەک سێبەر نەک هەر بە دەستگەندەڵکارانەوەن بەڵکو خۆیان بەرهەمی گەندەڵین و ڕەگی حیاتیان بە پەتی گەندەڵیەوە بەستراوە. لەوێ ڕایگشتیەکی چالاک و ئامادە و کاریگەر، ڕێکخراوگەلێکی کۆمەڵگەی مەدەنی کاریگەر. لێرە ڕایگشتیەکی لاواز و شەرمن، ڕێکخراوگەلێکی کۆمەڵگەی مەدەنی بێهێز و کەم کاریگەر. لەوێ دام و دەستگای دەوڵەتی و حکوومەتی کارا کە ئەگەر لە هەندێک قۆناغدا سەرسمیش بدان و بشکەون توانای هەستانەوە و ڕاستبوونەوەیان هەیە. لێرە دام و دەستگای پەخکراوی خەسێنراو کە ئەگەر ڕۆژێک جوڵەیەکیشیان تێبکەوێ بە زەبری گورزی گەندەڵی تەختی سەرزەوی دەکرێن وەک لە دوا ڕووداوی پەرلەماندا بینیمان. لەوێ دادگا و سیستەمێکی دادوەری سەربەخۆ و خاوەن دەسەڵاتی ڕاستەقینە. لێرە دادگایەک کە لە بەرامبەر بێدەسەڵاتدا بەتەسەڵاتە و لە بەرامبەر دەسەڵاتداراندا بێدەسەڵات. سەرنجام ئەمەوێ بڵێم هەموو ئەم ڕاستیانە هیچ شتێک لە گرنگی و گەورەیی کارەکانی جەلالی ساماغا و دیوانی چاودێری دارایی کەم ناکاتەوە، بەڵکو گەورەیی کارەکانی ئەوان بچووکی کاردانەوەی دام و دەستگاکانی تری کۆمەڵگەکەی خۆمان نیشان دەدات. کاک جەلال و هاوکارەکانی سەردیان بەرز و وجدانیان ئاسوودەیە. ئەوە ئێمەین کە دەبێت لە کارایی و لاوازی کاریگەری خۆمان لەسەر ڕووداوەکان بکۆڵینەوە. بۆیە دەستخۆشی لەو بە ڕێزانەکەم کە لەم ڕۆژەدا ئەم مەراسیمەیان بۆ ڕێزلەنان لە ئەرک و ماندووبوونی کاک جەلال ساز کرد. بە هیوای تەمەند درێژی بۆ کاک جەلال و زۆر سوپاسدانەکەم. لەم دانیشتنە پیرۆزە مرۆڤێک بەسەرەکەینەوە کە بەلای منەوە ناوی پیاوی هەنگاوە مەزنەکانە. ئەو پیاوەی شێڵگەی ڕەقەنی کورد کەم پیاوی بەرهەمی ئاوا دەگمەن ئاتە دەست کۆمەڵگاکەمان. 51 ساڵ لەمەو پێش من کاک جەلالم ناسی بەهۆی ئەوەی کەوا باوکم بەڕێوەبەری بەرید بوو. کاک جەلال یەکەم کاری ژمێریاری بەرید بوو لە لای باوکم ساڵی 1964. ئەو کاک جەلالە لە 6 مانگە دائیرەیەکی بەریدی کلاسیکی کرد بە دائیرەیەکی بەریدی مۆدێرن
کە باوکیشم بە تەواوەتی ڕێگەی بۆ چۆڵ کردبوو کە ئەیزانی دڵسۆزە، بەڵام لەبەرەوەی باوکم لە 2 جار گیران و یاعدامکردن ڕزگاری بوو هێزی ئیدارەی بەو شێوەیە نەمابوو کاک جەلال گرتێ دەست. کاک جەلال ئەو کەسەیە کەوا بۆتە نیشانەی گەندەڵکاران، هەزارەها فیشەکی چروکی پێوە نرا و کاک جەلال هەر کاک جەلالە، پێیان وت زیندانی نەدیوە وەکو زیندانی مەرج بێ، پێیان وت پێشمەرگە نەبووە و ملیوانی کراسەکەی بۆر نەبووە وەکو پێشبەرگایەتی مەرج بێ. بەڵام کاک جەلال زیندانی بوو بەشایەتی ئەو ئینسانە بەڕێزانەی کەوا پێویست ناکە ناویان بڵێم چووکە نەوەکە ناوی یەکێکیانم بیر بچێتەوە غەدر لەوانی تر بکەم. کاک جەلال زیندانی بوو، ئازاری چەشت خاوەنی هەڵوێستیش بوو. کاک جەلال پێشمەرگە بوو لەگەڵ خۆمە. ئەو کاتی کە من لە نەبەردەکانەوە گەڕامەوە بۆ ئەمانەتی ڕاگەیاندن و بووم بە بێژەر لە دەنگی کوردستان، کاک جەلال سەرۆکی بەڕێوەبەرایەتی و سەرۆکی ژمێریاری ڕاگەیاندنی کوردستان بوو. کە لە نەبەردەکانەوە هاتمەوە ئەو خەتەرەی لەسەر ئێمە بوو وەکو پێشمەرگەیەک لە دەور و پشتی ئیزگەی دەنگی کوردستان و ئەمانەتی ڕاگەیاندن لە نەبەردەکانە ئەو خەتەرە نەبوو، چونکە تەیارە ئێمە نیشانەی تەیارەکانی دوژمن بووین، سۆخە و باجەر و تۆبۆلیف. بارانی ناپاڵم و ساڕوخ و تەکنەلۆجیای ئەو کاتەی یەکێتی سۆڤێتمان بەسەرا ئاباری. کاک جەلال یەکێک بوو لەو کەسانەی کەوا خۆڕاگرانە ڕۆژە لە ڕۆژان دڵی نەلەرزی کورسەکەی بەجێ نەهێشت بچێتە ناو مەلجەئەکانەوە. لە کۆتایی هەموو ئەو قسانەی کە باسی یەکەم، من زۆر سوپاسی ئەم ڕێکخراوە پیرۆزە ئەکەم کەوا دەستی خێریان ناوەتە سەر کاک جەلالی مەزن. خۆزگە دەسەڵاتدارانی کوردستانیش هەمان دەستی خێریانە نایە سەر کاک جەلالی مەزن. ئەو 2700 پەڕەیەی کە لە راپۆرتەکانی دیوانی چاودێری داراییایە و لەسەر ڕەفەکانی دەسەڵاتداران کەوتون ئەوانە بهێننەواری جێبەجێکردنەوە، ئەو کاتە دەسەڵات ڕێز لە کاک جەلالە نییە، ڕێز لە هەموو خاوەن ویجدانێکە نییە، ڕێز لە نەتەوەی کوردیژە نییە، وەک ڕێزلێنان لە کاک جەلالیشی نەتەوەی. زۆر سوپاس. کاک جەلالی ئەمەری ساماغا و ڕێکخراوێکی دۆەکەم کە شەرەفی بەشداریکردنیان لە مەراسیمە پیرۆزە و دەرفەتی و تارخوێنەوەیان پێبەخشین. مێژووی ناسیۆنالیزمی کوردی پڕە لە پاڵەوانی موزەیەف و فوتێکراو. ئەدەبیاتی حیزبەکان پڕن لە قارەمانی درۆینە. لە بەرامبەریشدا زۆر لە کەسایەتی و پاڵەوانە حەقیقیەکان ون و پەردەپۆشکراون. ئەگەر لە ڕابردوودا ئەمە ئەرکی مێژووی ناسیۆنالیزمی کوردی و ئەدەبیاتی حیزبەکان بوو بێت، ئەوە لەم ڕۆدا ئەرکی مێدیا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دەستگا تایبەتمەندەکانن کە ڕۆڵ و ماندووبوونی ئەم مرۆڤە باڵایانە و ئەم مرۆڤە بێلایەنانە و لە خۆبردووانە بنرخێن و بخەنە ڕوو. چونکە لەم ڕۆدا بڕوای من بەرەنگاربوونەوەی گەندەڵی هیچی کەمتر نییە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر. بۆ یەگەر ئێمە تا ئێستا قودرەت و توانای دادگاییکردن و لێپرسینەوەمان لە گەندەڵکاران و خراپەکاران نەبوو بێت، هیچ نەبێ با جورئەتی نرخاندن و خەڵاتکردنی کەسایەتیە باڵا و مرۆڤە لە خۆبردوەکانمان هەبێت.
جەلالی عومەری ساماغا پیاوێکی سپی لە نێو ڕەشایەکاندا مۆمێک لە تاریشیدا تێگەیشتن و مەفهومی مەسئولیەت و بەرپرسیارەتی لای جەلالی عومەری ساماغا 100% پێچەوانەی ئەوانی ترە ئەو هەرگیز پۆست و پێگە و پلە و پایی نەکردوتە ئامرازێک بۆ مەرامی و خزمایەتی و حیزبایەتی و بەرژەوەندیەکانی خۆی نەگەمەی نەکردووە بەڵکو ئەوەشی کە خۆی هەیە بۆ بەخشیوێتی چونکە وەزیفە لای ئەو ئەرک بووە نەک ئیمتیاز لەم ڕۆژگارەدا ئەم جۆرە مرۆڤانە دەگمەن و دەبێت دەستیان پێوە بگرین و ڕۆڵ و ماندووبوونەکانیان بنرخێنین و بۆ مێژوو بیان نووسینەوە و بیان خوێنینەوە و ئەزمونونەکانیان بۆ نەوەکانی داهاتوو بە دوکۆمنت بکەین ئەزمموی قۆناغە گرنگ و جیاجیەکانی ساماغا و حیکایەتی بوێری و بڕابەخۆبوون و بێمنەتی بەرامبەر ماڵی دنیا و ناوبانگ و پاروی چەور و کورسی حیکایەتگەلێکن کاشێ مرۆڤ وەک بەهای بەرزی ژیان چاویان لێ بکات و بیان کاتە سەرمەشقی ژیانکردن ئەو پیاوەی ساڵانێک لە خەباتی شاخ و زیندانیکردن و منفا و دوورخستنەوە و شەڕی سەختی عەدالەت خوازی بۆ جێڕانەوەی مڵک و ماڵی گشتی تا ئێستا ئامادە نەبووە بۆ دەخولێک دەربکەوێ و نمایشی خۆی و بانگەشە بۆ خۆی بکات و بەخشین و ماندووبوونەکانیمان بە ناوی شەرعێتی شۆڕژێڕەوە پێ بفرۆشێتەوە لە بەرامبەر ئەمەدا شۆڕژێڕێک ئەگەر دوێنێ لە شاخ و لە نێو شۆڕش و پێشمەرگایەتیا سەرمای بوو بێت ئەوە ئەمڕۆ بۆ خۆگەرمکردنەوە بیرە نەوتێکی هەڵگرتووەتەوە ناسین و ئاشنایەتی من لەگەڵ ئەم پیاوە بەخشندە و مەزنا یەکێکە لە شانازی هەرە گەورەکانی ژیانم کاک جەلال پیاوێکی هێندە خاکی و بێفیز و بێگرێوگۆڵ و شوشەیە کە ئاچیتە ماڵەکەی بێ پرزگە و پاسەوان بێ سکرتێر خۆ دەرگای حەوشەکەیەکەیتەوە کە ئاچیتە دیوەخانەکەی بێ ئیشکەر و خزمەتکاری فلیپینی بە دەستەکانی خۆی خزمەتت دەکات کە لە تەنیشتیەوە دانیشی دەگەیتەوە بڕوایی کە ئەم پیاوە هەرگیز جامێک ئاوی بەتەنها نەخواردوێتەوە هەمیشە لەگەڵ ئەوانی ترا تونوێتی خۆی شکاندووە ساماغا کاتێک هەست بە تاریکی دەوروبەرەکەی کات ئیدی بۆ بەرچاوڕوونی ئێمە و ئەوانی تر وەک مۆمدا گیرسێ شەرەفمەند و سەربەرزم لەم پێناوەدا وەک ئەرکێکی ئینسانی و ڕۆژنامەوانی و وەک میدیاکارێک شەرەفی ئەوم پێبەخشراوە کە کتێبێک لەسەر ڕۆڵ و ماندووبوون و ئەزمونونەکانی ئەم کەسایەتیە باڵایە بنووسمەوە لێرەوە نامەوێت لە بیرم چێ زۆر سوپاسی بەڕێز کاک فاروقی مەلا مستەفا و کۆمپانیای ئاساسیەڵەکەم کە فیلمێکی دیکومنتاری نایابیان لەسەر ئەزمونونەکانی ئەم پیاوە بە هەوڵ و ماندووبوونی هاوڕێ و هاوکارم ئاوات عەلی ئامادە کردووە کە ئەتوانم بڵێم ئەو فیلمە بووە سەرچاوەی پرۆژەی نووسینەوەی ئەو کتێبەی من لە کۆتاییە سوپاسی زۆرم بۆ ئەم ڕێکخراوە ئازیزە کە بیریان لە ماندووبوون و هەوڵەکانی ئەم پیاوە کردو و ئەم مەراسیمیان ساز کرد و ئەم خەڵاتیان پێبەخشی سوپاس بۆ ئێوەش لە زماندا سیستێمی بیرکردنەوە دەرەکەوێت پەرداخێک دەشتێت دەڵێن پەرداخەکە بەربووەوە ناڵێن پەرداخەکەمان لە دەست کەوتە خوارەوە یەکەم شت لە قەباعەتەکە ڕادەکەین ئیرادەی ئەوەمان نییە بەرەو ڕووی ڕووداوەکە ببینەوە و بەرپرسیاری هەڵبگرین جوڵانەوەیەکی چەکداری بڵاوەی پێ دەکرێت هەزارەها کەسی تیادا دەکوژرێت دەڵێن شۆڕش هەرسی هێنا هەروەکو کەنەڵانێک بە بەفر و لافاو ڕۆچوو بێت هیچ کەسێک نابرێتە بەردەمی پرسیار هەڵەبجە لە نێوانی جەنگی دوو وڵاتدا دەبێ بەمەڕی قوربانی تەنها دەستە خوێناویەکە بە ناوچەوانی ئێمەدا دەسوێت بۆ سواڵ و کەرەسەی میدیایی دەنا پێویست ناکات کەسێک وەڵامی پرسیارێک بداتەوە قەیرانیش کە ئەمڕۆ بە قوتابی قوتابخانەوە بە نەخۆشی سەرجێگاوە بە پێشمەرگەی ناو سەنگەرەوە دیارە هێلکەی
مریشکێکە پێی دەڵێن گەندەڵی. گەندەڵبوون شتێکە وەکو سێوێک لە دارێک کەوتبێتە خوارەوە و لەسەر زەوی ڕزی بێت. ڕەنگە بارانێکی ناوەخت باری بێت یان شانسەکەی ئێمە ئاوای هێنابێت. هەموو قەیرانێک ڕوود دەکەینەوە، یەکەم لە دزێوی و دووەم لە بەرپرسیاری. قەیران وەکو قارچک لە خاکەوە دەردێت. جاران نەوت بەدەستدا گیرکەرەوە بوو، ئەمانوت ئاخ ئەم نەوتە چۆن بووە بە بەڵا بۆ کورد، بۆچی وشک ناکات نەجاتمان بێت. ئێستا نەوت بەدەست خۆمانەوەیە، بەڵا کورد خۆی بوو. ژن و منداڵەکانمان لە کوردستانیشا جێگەیان نابێتەوە دایان نێرین لە دەریادا بخنچێن. بۆچی ڕوودا و پرسیار دروست ناکات؟ بۆچی کارەسات پەنجە بۆ کەس ڕاناکێشێت؟ بۆچی مێژووی ئێمە لەسەر هێڵی تیاچوون دەڕوات؟ کورد دەڵێ گۆشت بۆ ئەوەی بۆگەن نەکات خوێی پێوە دەکەن. بەڵام ئەگەر خوێ خۆی بۆگەنی کرد چی لێ دەکەیت؟ خوێ هەم مەڕە هەم گورگ، خوێ هەم دەردە هەم دەرمان، خوێ هەم کڕیارە هەم فرۆشیار، هەم تاوانبارە هەم دادوەر، خوێ هەم حیزبە هەم کۆمپانیا. ئەمە پێی ناوترێت گەندەڵی، ئەمە پیسخۆریە. هەم دزێوە ئەمە پێی ناوترێت گەندەڵی، ئەمە پیسخۆریە. هەم دزێوە هەم دەبێت یەکێک هەبێت بدرێت